آزادی 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 آزادی. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئەمەتان پێشکەش بێت. ئەمڕۆ 16 سەرماوەز بەرامبەرە لەگەڵ 7 دەسەمبری 2022 زاینی بۆ ڕۆماڵی هەواڵ و گزارش لە ئێعترازات و ناڕەزایەتیەکان کە هەرێستا لە ئێران و لە کوردستان لە ئارادایە بە شێوەی ڕاستەوخۆ هاتینە خزمەت ئێوەی خۆشەویست. ئەمڕۆ 16 سەرماوەز ڕۆژی دانیشتووە لە ئێران. لەم ڕۆژەدا لاوان و زوخێنکاران و دانشگاکان لە ئاسی ئێران و کوردستان ساڵانێکی زۆرە کردویانە بە هێمای مقاومەت و بەرخودان و تا ئێستا و ئەمڕۆکەش درێژەی بووە. لە ماوەی کە قیامی ژینا لە 25 شەهری وەرەوە درێژەی هەبووە و هەتا ئێستا زیاتر لە 70 ڕۆژە بەردەوام سەرشەقام و زانکۆکان جێگای بەرخودان و مقاومەتی کۆمەڵانی خەڵک لە ئێران و کوردستان بووە. لەم ڕۆژەدا و بە تایبەتی ئەمڕۆکە لە شارەکانی ئێران لە تاران، لە مەشهەد، لە شیراز، لە یەزد، لە ئیسفەهان، لە قۆم و لە زۆربەی شارەکانی ئێران و بە تایبەتی لە کوردستانی خۆشەویست، لە کوردستانی پێشەنگ و شۆڕژگێر ئەمڕۆ مانگرتن و ئێعترازات بووە. ئێستا هەرێستا هەواڵمان پێگەیشت کە لە شاری بانا خەڵک دوای بەڕێوەبردنی مانگرتنێکی گشتی و سەراسەری ڕژاونەتە سەر شەقام و
خۆپیشاندان بڕێوەیە لە شاری قوروا هەروە لە تاران و زۆربەی شارەکانی تر لە محیتی دانشگاکان لە ساڵۆنی غەزاخۆرەی ناو دانشگاکان لە سەرکەلاسەکانیان بەجێهێشتووە و هاتوونەتە سەر شەقام و لە حەوشەی دانشگاکان وازیان لە خوێندن هێناوە و مانیان گرتووە. ئەمەش بۆ وەڵامدانەوە بەو فەراخانە بوو کە زۆربەی ڕێکخراوە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان لەم ڕۆژانەی دواییدا ڕۆژانی 14 و 15 و 16 سەرماوەزیان بۆ درێژە پێدان بە ئێترازات و ناڕزایەتی بۆ درێژە پێدان بە قیامی ژینا بۆ نەخەوتنەوەی ئەم ناڕزایەتیانە و تەداومی ئەمە فەراخانێکیاندا بوو و ئەمڕۆ وەڵامی پێویستی وەرگرتەوە. لە سەرەتاکانی بەیانی ئەمڕۆ زۆر یەک لە کەناڵەکان و لەوانە تەلەڤیزیۆنی کۆمەڵاش هەواڵ و وێنە و ڤیدیۆی ڕاپۆرتەکانی ئێوەی ئازیز بەدەستمان گەیشت، نیشانیدا کە زۆربەی هەرە زۆری شارەکان بەتایبەت لە کوردستان بەرەو پیری مانگرتنەکە چووبوون و دوکان و بازار و مەدرسە و زانکۆ و شوێنە سەنعەتیەکان داخرابوون و وەڵامیان بەم داخوازیە داوە و لە هەمان کاتدا بەڵێنیان تازە کردەوە کە تا گەیشتن بە ئامانجەکانیان بە شێوەهای جۆرا و جۆر کە یەکێک لەوانە مانگرتنی گشتیە درێژە بە خەبات و ناڕزایەتیەکانیانەدەن. ئەمڕۆ هەروەک ئاگادارن 16 ئازار ڕۆژی دانیشتوو لێرەوە و لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە وێڕای پیرۆزبایی لەسەر جەم خوێندکاران و دانیشتوویانی ئێران و کوردستان جارێکی تر یادێگەکەین لە هەموو ئەو دانیشتجووە خۆڕاگر و خۆنەویست و شۆڕەژێرانە کە لە سەفی مبارزەی جوڵانەوەی خوێندکاری گیانیان بەخت کرد، بریندار بوون، زیندانیان کێشا و تەنانەت ئێستاش لە زیندانن یاکو زۆربەی هەرە زۆریان لە خوێندنگاکان لە خوێندن مەحروم کران و لەلایەن کاربەدەستانی دیکتاتۆری کۆماری ئیسلامی لە زانکۆ دەرکران. ئەمڕۆ لە زیاتر 7 ڕۆژ کە خوێندکارانی بەشە جۆرا و جۆرەکانی دانشگاکانی ئێران، دانشگا تاران، دانشگای سەنعەتی شەریف، دانشگای ئەمیرکەبیر ببوورن، دانشگای یەزد، ئیسفەهان، قۆم و زۆربەی دانشگاکانی ئێران لە مانگرتنا بوون و ئەمڕۆشیان درێژە بە مانگرتندا. زۆربەی زۆری خوێندکاران لەم ماوەیە دەست بەسەر کران، زۆریان بریندار بوون، زۆریان ئێستاش پەیگر بە شوێنیانەوەن و بە قەوری فارسی پەیگەردی قانونیان هەیە و بەڵام دانشگا کەماکان درێژە بە خەبات و بەرخودانی خۆیدا. دروشمگەلی وەک ژیان ئازادی یا سوسیالیزم یا بەربەڕیەت، بژی بەرابەری و یەکسانی، بژی عەداڵەتی کۆمەڵایەتی، بژی هێزی جەماوەری خەڵک، تەواوی ئەم دروشمانە لە مێژووی خەباتی خوێندکاران بووە و لەم ماوەیە بەردەوام دووپات کراوەتەوە و تا گەیشتن بە ئاواتەکانیان بە ئامانجەکانیان درێژەیان پێداوە. لە هەمان کاتا کۆماری ئیسلامیش هەروەک ئاماژەم پێدا نیگەران لە پەرەسەندنی ئەم ناڕزایەتیانە بە تایبەت لە زانکۆکانەوە بەردەوام فەزایەکی میلیتاریزەی لە ناو زانکۆکان دروست کردووە و لە مۆرەکانی خۆی لە ڕیزی خوێندکاران و دانشگاکان کەڵک وەردەگرێ و بۆ سەرکوب و جاسوسیکردن لە نێویاندا و دەرکردنی ئەم خوێندکارانە.
ئەگەر هاوڕێیانم ئامادە بن ئەم لە بەیانیەوە هەتا ئێستا و لە ماوەی ئەم 3 ڕۆژە بەردەوام ویدۆ و هەواڵ و وێنە هەواڵمان بۆ هاتووە بڕێکیتان بۆ بڵاوەکەینەوە دێنەوە وڵاتان سخت هراسیده‌ای از دل یک رنگ ما شرح شجاعت بخوان از خط آهنگ ما خیزد چرخی به در فکر به آهنگ ما شیشه برآورده ای تا شکنی سنگ ما آزادی 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 قاتل این ملته بسیجی بی غیرته قاتل این ملته بسیجی بی غیرته قاتل این ملته بسیجی بی غیرته قاتل این ملته بگو آزادی 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 بگو آزادی 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 اینم نیاز 16 وەرن لەو باش لە بڕوانم بە پێواکیژی کوردامرێ بە پێواکیژی کوردامرێ دەوەش مەشغەڵێ هەڵکەن کە شاری ئێمە گڕ داگرێ کە شاری ئێمە گڕ داگرێ کە شاری ئێمە گڕ داگرێ لەبار دەرگای هەموو ماڵێ بواتە پەیکەری وەستان لە کۆڵانی هەموو شارێ بووە هاواری ژێر دەستان بووە هاواری ژێر دەستان بووە هاواری ژێر دەستان بزود ئێستا کە ئەو خەڵکەی دەمێ بوو بێ بزە و دەنگ بوو دەمێ بوو بێ بزە و دەنگ بوو چ گەشت دەڕوانێ ئەو ئاسۆی دەمێ بوو تا
ئازادی ئەمڕۆ 16. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەروەکو ئاماژەم پێدا لە 14 و 15 و 16 سەرماوەز فراخانێک لە لایەن نەهادهای ناو کومیتەی مەحەلات و ڕێکخراوە سیاسیەکان بۆ درێژە پێدان بە ئاعترازات و ناڕەزایەتی لە ئێران و لە کوردستان درادرەوە. لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا وێڕای هەموو زەخت و زۆرێکی نەهادهای ئەمنیەتی لە تەهدید و پلۆمکردنی دوکانەکانەوە بگرا، هەتا لە ڕێگای دەوایری ئەسناف و بازاڕیان بە هەڕەشە و ئێرعاب و وەحشەت و بانکێشکردنیان بۆ نەهادهای ئەمنیەتی، بۆەوەی کە دوکان و بازاڕیان کراوە بێ، بۆەوەی کە زانکۆکان دانەخرێ و مامۆستایان بچنە سەر کەلاسەکان و درێژە بە خوێندن بدەن، بۆی کە مەدرسەکان دانەخرێت و مناڵانمان بچنەوە سەر کەلاسەکانیان و لەم ڕۆژە پێشوازی لەو مانگرتنە نەکرێت. بەڵام بەخۆشیەوە جارێکی تر جەماوەری خەڵک لە ئێران و کوردستان نایەکی گەورەیان بە کۆماری ئیسلامی وت و یەک دەست و یەک ڕەنگ و یەک هەڵوێست دوکان و بازاڕیان داخست و بەرەو پیری مانگرتنی گشتی لە ئاستی ئێران و کوردستان چوون. زۆر کەس ئەم هەنگاوەی خەڵکی بێوە پێشچوونی بەرەو پێشچوونی شۆڕشێکی گشتی و جەماوەریە تا ڕووخانی یەکجاری کۆماری ئیسلامی. ئەمڕۆ لە درێژەی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان زۆربەی زانکۆکانی تاران بە تایبەتی ئەوانەی کە پێشتر ناوم بردن، زانکۆی سەنعەتی شەریف وەک ڕۆژانی پێشوو لە ڕیزی پێشەوەی خوێندکارانی شۆڕژگێڕ و ناڕازی بوون کە بەردەوام لە سەفی ناڕەزایەتی و ئاعترازاتە بوون. دانشگای ئەمیرکەبیر، دانشگای تاران، دانشگای فردەوسی و زۆریەک لە دانشگاکانی تر لە تاران و باقی شارەکانی تری ئێران و کوردستان ئاگادار بوون کە دانشگا کوردستان لە ڕۆژانی ڕابردووتە بووە شوێنی ناڕەزایەتی و ئەتراز دژ بە کۆماری ئیسلامی. شعاری ژن ژیان ئازادی لە زۆربەی زانکۆکان دەوترێتەوە، دەنووسرێت. وێنەکانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لەوانە خومینی و خامنەیی لە ناو ژووری لە خوێندنگاکاندا دەهێنرێتە خوارەوە. وێنەکانی سەردارانی سپاو لەوانە قاسمی سلەیمانی و نەهادە ئەمنیەتیەکان ڕەنگامێزی دەکرێ و شعار نووسی دەکرێ و خواستەکان و دروشمەکانیان ڕۆژانە چ لە ناو زانکۆ و چ لە سەر شەقام و چ لە شوێنە گشتیەکان دووپات دەکەنەوە. پەیامێکمان بۆ هاتووە بە ناوی لە کاوە لە شاری سنە بە بۆنەی 16 ئازەر ڕۆژی خوێندکار نردوێتی. پەیامەکەی بە فارسیە، من هەوڵەدەم بیکەمەوە بە کوردی. فێدی پیرۆز بێت 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار. لە 16 سەرماوەزی ساڵی 1332 تا بە ئەمڕۆ زیاتر لە 6 تێپەر دەبێ و 69 ساڵ پێش لە ئاوا ڕۆژێکدا
خوێندکارانی دانشگای تاران لە ناڕەزایەتی بە سەفەری نیکسۆن معاونی ئەوڵی سەرۆکۆماری ئەمریکا بۆ ئێران حماسەیان خوڵقان. سەفەری نیکسۆن بە ئێران ئەویش 3 مان دوای کورەتای 28 مرداد کە بۆ پیرۆزڕاگرتن و پشتیوانی لە ڕژیمی کۆتەتاکچی پەهلەوی بوو بۆ ئێران هاتوو. دوای ئەوە هەرچی ڕق و تووڕەیی خوێندکارانی بوو بردیە سەرەوە. تووڕەیی لە ئیمپریالیزمی ئەمریکا و ڕژیمی کۆدەتاچی دەستنیشاندەی خۆی بووە هۆکاری پەرەسەندنی ناڕەزایەتی خوێندکاران لە دژی ئیستبدادی ئەرتجاعی ناوخۆیی و ئیمپریالیزم. تووڕەیی شۆڕەژێڕانەی خوێندکارانی شۆڕژێر 16 ئازەر لە دانشگای فەنی دانشگای تاران دووبارە دەستی پێکردەوە بۆ مبارزەیەکی سەرشەقام و هەمەجانبە لە دژی ڕژیمی سەڵتەنەتی و پشتیوانانی ئیمپریالیزم بەدەڵ بوو. ڕژیم دوای کورەتا بۆ بەخێرهاتنی نیکسۆن بۆ ئەوەی کە ئیستبدادی ڕەشی سەڵتەنەتی خۆی تەسبیت بکات خوێندکارانی بە خاک و خوێن کێشا. هێزەکانی سەرکوت و سەرکوبی دایە بەرگیانی خوێندکارانی ناڕازی و ئەوانی دایە بەڕێکبار. لەم حەملە وەحشیانەدا 3 خوێندکاری شۆڕژگێڕی دانشگای تاران بەناوەکانی ئەحمەدی قەنچی، شەریعەت ڕەزەوی، مستەفای بزڕنیا گیانیان بەخت کرد و لە دوای گیان بەختکردنی ئەم 3 خوێندکارە شۆڕژگێڕا و بۆ ڕێزێنان لەوان هەموو ساڵێک 16 ئازەر بووە ڕۆژێکی مێژوویی و لەبیر نەکراو وە تا ئەمڕۆژ درێژەی هەیە. ئێمە کرێکارانی بەشەکانی مەحروم و ستەمدیدە لە کوردستان و ئێران شۆڕەشی خۆمان بێوچان هاوکات لەگەڵ خوێندکاران لە دژی 2 ڕژیمی جەنایەتکاری سەڵتەنەت و ڕژیمی ئێرتجاعی ئیسلامی ڕێزێ دەنین. چشا بێت شڕەبەر مردن بۆ هەردووکیان. کۆمیتەی شوڕای مەحەلاتی سنە ئیتلاعیەی ژمارەی 8. ئەم ئیتلاعیە لەلایەن بەڕێزێک بە ناوی کاوە بەدەست ئێمە گەیشت بوو کە حتمما هاوڕێیانمان لە بەشی تری بەرنامەی فارسی کە دوای ئەم بەرنامە کوردیە و هەر تایبەتە بە ڕۆماڵی هەواڵ و گزارشەکانی ئەمڕۆ بۆتانی دەخوێنینەوە. بینەرێک لە شاری بانە پەیامی ناردووە، نووسێتی بانە ئەمڕۆ وێڕای مانگرتن ئێستا لەسەر شەقامە و باکردنەوەی ئاور و دروشم دژ بە کۆماری ئیسلامی درێژە بە ئاعترازات و ناڕەزایەتیەکان دیامەتن. ئازیزێک بە ناوی لەیلا سۆهەیلا ببورن. سۆهەیلا لە شاری بۆکانەوە نووسێتی بۆکانی بریندار ڕانەوە ساو ئەم ڕۆژ درێژەی بە ناڕەزایەتیدا. هەر لە سەرەتای بەیانیەوە دوکان و بازار داخرابوون و ئێستاش پێدەچێت گەنجانی بۆکان بۆ درێژە پێدان بە ناڕەزایەتی و بۆ ئیدامەدانی ڕێگای شەهیدانی قیامی ژینا بێنە سەر شەقام و درێژە بە ناڕەزایەتی بدەن. سپاس بۆ ئەم بینەرەمان لە شاری بۆکان. قوڕوا لە شاری قوڕوا ئەعتساب مانگرتن ئەمڕۆ درێژەی هەبووە. ئێستاش خەریکا وردە ئەو ئەعتساب و ناڕەزایەتیە بە هاتنە سەر شەقامی گەنجان و لاوانی شاری قوڕوا ئەبێت بە ناڕەزایەتی جەماوەری لەو شارە. شارەکە میلیتاریزەیە، هێزە ئەمنیەتەکان لەسەر شەقامن و هەڕەشە لە خەڵک دەکەن، بەڵام خەڵک کۆنادەن و پۆل کچ و کوڕی لاوی شاری قوڕوا دێنە سەر شەقام و
درێژە بە ئاعتراض و ناڕەزایەتیە دەن. چەند وێنەمان بۆ هاتووە لە دانشگای فردەوسی، بینەرێکمان نوێتی ئەم ڤیدۆیانە بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە کۆبوونەوەی ئەمڕۆی دانیشتویانی دانشگای فردەوسی مەشهەد بەدەستمان گەیشتووە. زۆر سپاسیان بینەراکەین. دانشگای سینەما و تەئاتر هەروەکو وتم ئەمڕۆ زانکۆکان یەکدەست خڕۆشا بوون. کەم زانکۆ هەبوو کەلاس لەسەر کەلاس بن، کەم مامۆستای زانکۆ هەبوو ئەمڕۆ لە مانگرتنەکە بەشداری نەکردبێت. ڕۆژی خوێندکار بوو. ئەم ڕۆژە مێژوویە لە ڕابردووشدا بە تایبەت خوێندکارانی چەپ و سۆسیالیست بەردەوام کردبوویانە هێمایەک بۆ مقاومەت و بۆ خۆراگری، ببووە هێمایەک بۆ دانی دروشمی بەرابەری و یەکسانی. ئەمڕۆژ دروشمی ژیان ئازادی جارێکی تر لەناو زانکۆکانی ئێران و کوردستان دەنگی داوە و خوێندکاران درێژەیان بە خەواتەکەی خۆیاندا. دەڵێن تاران شلوقە، تاران توانە کە ئەمانەیە بەرەو مەیدانی ئازادی بڕۆن، بەڵام هەموو شوێنێکیان داخستووە. خوێندکارانی زانکۆی شەریف داواکەن کە خەڵکەکان پەیوەست بن پێیان و بۆی کە بە جەماوەرێکی بەرینتر بەرەو مەیدانی ئازادی حرەکەت بکەن. خیابانی ئازادی زۆر شلوقە و جەمعیەت وردە وردە زیاترە بێ و مەئمورەکانیش بۆ ئەوەی کە بڵاوە بە خەڵکەکان لە گازی ئەشکاوەر و تفەنگی ساچمەیی بەکارێن و ڕوو لە خەڵک وەساون. تاران نەواب زۆر بەشداری بەرینی ئازادی خوازان و حرەکەت بە تەرەفی لای مەیانی ئازادیەوە لە نەوابەوە خەڵکانێکی زۆر بە پێی پیادە و داواشیان کردووە خەڵکانێکی تر پێیوەست بن. ئەمڕۆ شیرازی شمانگرتنی گشتی هەبوو. شاری شیراز یەک پارچە لە مانگرتندان بوو. ئەگەر ئەم ماوە سەرنجێکتان دابێت بە کەناڵەکانی سەر بە سپای پاسداران و کۆماری ئیسلامی هەوڵیانەدا کە 14 و 15 و 16 ئازەر وانیشان بدەن کە خەڵک زندگی عادی خۆی کردووە، دوکان و بازار کرابووەوە و ئەوەی کە کرێت و ئەوترێت ئەوی دوانەی کە بڵاوە بێتەوە تەبلیغاتی ئۆپۆزیسیۆنی نظامە و بە شێوەیەک بڵێن کە ئەمە دوور بووە لە واقعیەت. بەڵام بۆ خەڵک ڕۆشنە بە تایبەت ئەوانەی لە ئێران و لە کوردستان زندگیەکەن، ئەوانەی کە ئاگادارن ڕۆژانە سەرشەقامەکان داخرابوون، زانکۆکان داخرابوون، دیارە شاید گشتگیر و جەماوەری نەبوو بێت لە ئاسی سەراسەری، بەڵام ڕابردووە نهاتبوونە بەرەی شۆڕشی ژیناوە و بە شێوەیەک بە جەماوەری باس هەمووی گەیشت بەدەست تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەدەست کاناڵەکانی تری خەبەری کە لە ئاستی دەرەوەی وڵات بڵاویانە کردوانێ. لەناو شارەکانی کوردستانەوە بەردەوام جەماوەری خەڵکی کوردستان بە هەموو کێشە و گرفتە ئابوووریەکان کە ئێستا دوای 70 ڕۆژ لەگەڵی دەست و پەنجە نەرمەکەن بە هەموو ئەو فەزا ڕۆڵ بۆ وەحشەتەی کە کۆماری ئیسلامی بۆ هەنی سازداوە، بە هەموو ئەو بگیر و ببەندانەی کە ڕۆژانە و کاربەدەستانی ئەمنیەتی کۆماری ئیسلامی لەو بەدواداچوونانەی کە ڕۆژانە بە شوێن هەڵسوڕاوانی جوڵانەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستانە بەڕێوەی دەبن، بەڵام خەڵکی خۆراگر و پێشنگ و شۆڕژگێڕی کوردستان بەردەوام ئەم چوان ڕۆژە وەڵامیانداوە بە فەراخانەکە بەتایبەت لەلایەن هێزە سیاسیەکانەوە
کە درابوو بۆی کە خەڵک بەشداری لە مانگرتنە بکەن. کۆماری ئیسلامی جارێکی ترویستی لەسەر ئەمەش سێناریۆ دروستکە درۆ تەحویل خەڵک بدا و بڵێت کە خەڵک پێشوازی نەکردووە لەم مانگرتنە، بەڵام ڕاستیەکان خەڵکیش و ئێمەش و زۆربەی وڵاتانی دنیاشی بینن بە قەولی معروف وێنەکان خۆیان دەدوێن، ویدۆەکان نیشان لەوادەن ڕاستیەکان لە زبانی خەڵکی ناڕازیەوە لە ناو خەڵکی کوردستان و ئێرانەوە دێتە دەر، نە لە زبان کاربەدەستانی دەسەڵاتداری کۆماری ئیسلامی کە ترس و ڕعب و وەحشەت هەموو گیانیان گرتووە و ڕوو لە نەمانە چن. ئەوەی کە ڕاستی بێت ئەوە بوو کە هیوا و هومێدێک لە دڵی کۆمەڵانی خەڵک، لە دڵی ناڕازیانی دژ بە کۆماری ئیسلامی، لەوانەی کە هیوا و هومێدێکیان بەڕوخانی کۆماری ئیسلامی هەیە و بۆی کە لەژێر ئەو دەسەڵاتە نگریسە ڕزگاری بێ لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا دوو هێندە بووە و خەڵک بەرەو ئەوە دەچن خۆیان ئامادەکەن بۆ حرەکەتێکی ئاعترازی جەماوەریتر و بەرینتر لە ئاستی ئێران و کوردستان بۆی کە تەکلیفی ئەم دەسەڵاتە نگریس و خوێن ڕێژ و دیکتاتۆرە یەکسەری بکەنەوە و دەسەڵاتێکی سێکولار و دموکراتیک کە تایە بەهاکانی مرۆڤ سەرەکی ترین بێت، کە تایە خەڵکی ئێران و کوردستان بتوانن دوای ئەم هەموو ساڵە نەهامەتیە ژیانێکی ئاسوودە و پڕ لە حەسانەوە ببینن ئامادە دەکەن. کۆماری ئیسلامی بە دروستکردنی ئەم سێناریۆانە ناتوانێت ڕاستیەکان لە خەڵک بشارێتەوە. گەنجان لە سەتحی مەدرسەکان دانش ئاموزانێک کە هێشتا تەمەنیان 14 و 15 و 16 بەو دەرەجە لە ئاگایی گەیشتون کە وێنەکانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە مەدارسەکان دێن نەخوارد، لە سەر تەختەستیای مەدرسەکان و لە سەر دیوارەکانی مەدرسەکان دروشمی ژن ئازادی دەنووسنەوە، داوای دنیایەکی بە دوور لە چەوسانەوە ئاکەن، داوای ڕووخانی کۆماری ئیسلامی دەکەن. هەر ئێستا لە مەدرسەی سەعادەتاباد لە تاران دروشم نووسراوە، سوێن بە خوێنی یاران ڕاوەستاوین تاپایان. ئەمە من هەوڵەدەم بڕێکی بکەمەوە بە کوردی بۆ یەکە لەوانەیە خودی بەشێک لە پەیامەکان کە منەی خوێنمەوە یا ڕاستەوخۆ دێت بە زمانی فارسیە. بینەرێکی تر لە شاری سنا پەیامی بۆ نردوین، نووسێتی ئەمڕۆ شاری سنا وەکو ڕۆژانی ڕابردوو وەڵامی داوە بە فەراخانی هێزە سیاسیەکان. سنا شاری کۆمەڵەیە، سنا شاری کاک ببورن من یەک چەند سانیەک تەسویرم نەما باسیەم کرد پەیامێک لە شاری سنەوە هاتووە، نووسێتی کە سنا هەروەک ڕۆژانی ڕابردوو وەڵامی بە داخوازی هێزە سیاسیەکان داوە. سنا شاری کۆمەڵەیە، سنا شاری کاک ئەیوبی نەبەوی و دەیان و هەزاران ڕێبازی گیان بەخردی و ڕێگای سۆسیالیزمە. ئێمە هەر کات و لە هەر مەرحەلەیەکە لایەنە سیاسیەکان هەر نەو تاکتیکێک بخوازن ئێمە ئامادەین. سنا هەمیشە ئامادەیە بۆ بەرخودان. بژی شاری سنا بژی قیامی ژینە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە ناوی خۆشی نەنووسیوە، سپاس دەکەین بینەری خۆشەویست. بەڵێ شاری سنەش لە ماوەی مێژووی پێش لە خەڵاتی لە شۆڕشی ژیناشوو بە تایبەتی دوای دەستپێکردنی قیامی ژینە. شاری سنە شاری سنەی شۆڕژێر، شاری سنەی سوور،
بەردەوام لە خەبات و بەرخودان بووە بەمانگرتنەوە بگرە تا سەرشەقام تا اعترازات و ناڕزایەتی و دانی درشمگەلی دژ بە کۆماری ئیسلامی هەمیشە جێگای سەرنجی زۆربەی خەڵک لە ئاستی دنیا بووە. تەوەقوع لە شاری سنەیسوور هەر ئەوە دەبێت کە ئێستا هەیە. دانشگای دەندان پزیشکی، دانشگای ئازادی تاران، دانشگای ئەمیر کەبیر، دانشگای بەهەشتی، دانشگای تربیەت مدەڕەس، دانشگای خاجە نەسیرەتینی تووسی، پەردیسی مەرکەزی، دانشگای تاران، دانشگای علوم و تحقیقات، دانشکدەی زەبان و ئەدەبیاتی، دانشگا علامە، دانشگای سوورە، دانشگای هونەر و معماری و دانشگای فەنی دانیشتوویانی، دانشکدەی علومی ریاضی و کامپیوتەر، دانشگای خارەزمی، دانشکدەی ڕەوانشناسی و علومی تربیەتی، دانشگای تاران، دانیشتوویانی دانشکدەی سینەما و تەئاتر، دانشگای هونەری تاران، دانشگا ئازاری تاران پونەک، دانشگای شمالی ئامۆل، شاپوری ئەهواز، مەشهەد، ئازادی مەشهەد، هونەری ئیسفەهان، دانشگای گیلان و دانشگای ڕەشت و هەروەکوتم زۆربەی دانشگاکانی ئێران ئەمڕۆ لە مانگرتن و ناڕەزایەتی بوون. ئەمڕۆ ڕۆژی خوێندکار بوو، ڕۆژی خوێندکاران بوو. تەنیا خوێندکاران بەم ڕۆژە نەوەسابوون. لە ماوەی 70 ڕۆژی ڕابردوودا دانشگا سەنگەر بووە، دانشگا شوێنی بەرخودان بووە، شوێنی ئاعتراز بووە و یەکێک لەو قشرە یا یەکێک لەو توێژە کۆمەڵایەتیە بووە کە بەردەوام نەیهێشتووە. لە ماوەی ئەم دوو مانگونیوەدا خەباتی ژینا و قیامی ژینا بۆ چرکە ساتێک ڕابوەسێ. بۆ درێژەی بەرنامەکە دێنەوەلاتان بینەری چەند وێنە هەواڵ و کلیپ بن کە هاوڕێیانمان بڵای دەکەنەوە.
بینەرانی خۆشەویست بەڕێزێک پامی ناڕۆنووسەتی خەڵکیان هەوێت بڕۆن بەرەو میدانی ئازادی لە تەران بەڵام چۆڕاگەلێک کە بەرەو میدانی ئازادیەچێت بە سویانە بەڵام خەڵک خەریکیان لە کوچە و کۆڵانەوە ئەڕۆن قوروە شاری قوروە خۆی ئامادە کرد بۆ ئاعترازاتی زۆربەی شارەکان سنا ئەمڕۆ بەردەوام لە ئاعترازات بووە کرماشان شاری کرماشان لەگەڵ هەموو شارەکانی تری ئێران و بەتایبەت لە زانکۆکان ئەویش ئەمڕۆ لە احتسابی سەراسەریا بوو و دوکان و بازاڕی داخستووە کەسێک بە ناوی شەهرامی نادری شەهروەندی یارسان خەڵکی کوزەران لە تەوابەی کرماشان لە جەرایانی دەست بەسەرکراوەکان یەخی ڕۆژ سێشەممە 15 ئازار لەلایەن هێزانیەتەکانی شاری کرماشان دەست بەسەر کراوە و تا ئێستاش چارەنووسینات دیارە شارامی نادری یەکێک لە شارەمەندانی یاسانی کرماشان شاری قوروە هەروەکو ئاماژەم پێدا ڕاهپەیماییەکە وردە وردە درێژ ئەبێت سەروابادی مەریوان سەرواوە ئەرسا درێژەی بووە لە کانی دینار لە مەریوان لە خودی مەریوان لەمانە ئەمڕۆ مانگرتنی گشتی بووە دوکان و بازار داخراوە و خەڵک بەرەو پیری مانگرتنی سەراسەری چوبوون شاری پاوە شاری پاوەی خۆشەویستیش ئەمڕۆ هەوکات لەگەڵ باقی شارەکانی تری ئێران و کوردستان شاری پاوەش ئەمڕۆ بەردەوام لە مانگرتنا بووە کامیارانی خۆشەویست ئەمڕۆ ئەویش وەڵامی بە فراخانی هێزە سیاسیەکان و تەشەکولاتی خوێندکاری لە ناوخۆ و داوا و کە داوایان کردبوو چواردۆ بە تایبەتی بڵام شارەکانی کوردستان لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە جارێکی تر پێشەنگ بوون هەمویان بەردەوام لە ڕۆژی یەکەمەوە وتم بە تەواوی ئەو کێشە بوریانە و مشکلاتە واقعیانە کە لەسەر ڕێگەیانە بەڵام بڕیاریان داوە مسەممەن لەسەری سوورن کە دەبێت لە هەموونەوە تاکتیکێکی مبارزەی سادە بکەن تا گەیشتن بە ئاواتەکانیان کە ڕووخانی کۆماری ئیسلامیان بەردەوام ئەم سێ ڕۆژە شارە جۆراوجۆرەکانی کوردستان لە مانگرتنی گشتی هەبوو هەرچەندە ئاسی سەراسەریشە زۆریەک لە شار و شارچکەکان پێوەست ببوون بەم فەراخانانەوە بەڵام ئەمڕۆ نقطە عەتفی بوو ئەمڕۆ 16 ئازار ڕۆژێکی ئاخرین ڕۆژی ئەم فەراخانە بوو کە درابوو بەڵام خەڵکانێکی ئێجگار زۆر لە تاران و شارەکانی تر کە ناوم بردن بەتایبەت لە ئاستی زانکۆوە هاتبوون دەستیان کرد بە مانگرتن و پێدەچێت وردە وردە ئەم مانگرتنانە بە بڕیاری خۆیان ببێت بە اعترازات و خۆپیشاندان شاری دیواندەرە کە لە ماوەی 7 ڕۆژی ڕابردووە یەکێک لە شارەکانێک بووە کە باوجودیەوەی شارێکی زۆر پڕجەمیە نییە و هێزە سەرکوتگەرەکان تایە بەردەوام فەزایەکی ڕعب و وەحشەتیان دروست کردووە بۆ شار بە تاواتی میلیتاریزەیە بەڵام بۆ چرکە ساتێک لە خەباتنەوە ساو لە شێوەگەری جۆراوجۆر وەکو مانگرتن و ئاعتراز لەسەر شەقام بەردەوام بەشدار بوون و تا ئێستاش درێژەی هەبووە ئەمڕۆ شاری دیواندرە یەکێک لەو شارانە بوو کە بە شێوەی گشتی دوکان و بازاڕی داخست بوو و پەیوەست بوو بە مانگرتنی سەراسەریەوە وێنە هەواڵی تریشمان بۆ هاتبوو لە کامیاران لە شاری مەریوان ئێستاش یەک دوو ویدۆی ترمان لە بانەوە بۆ هاتووە کە هەوڵەدەین بیگەینە دەست هاوڕانمان لە بەشی فەنی کە گەنجان و لاوانەی شاری بانە لەسەر شەقامن و درێژە بە ناڕزایەتیەکانیان دەدەن وێنە هەواڵی زۆرمان هەیە لە تاران و لە شارەکانی تر کە حتمما لە بەردەست بە تایبەتی ئەوانەی شارەکانی پاسی سەراسەری لە ئاستی دانیشتگاکان هەیە تا ئێستاش درێژەی هەیە خوێندنی سرود دانی دروش نەچوونە سەر کەلاسەکان مانە شێوازێک بوون لە ناڕزایەتی
دانشگاکان و هەروەکو بینەرەش بۆی نردبوون و ئاماژەی پێکردبوو بەشێکیان زۆریان بە تایبەت دانشگای شەریف و دانشگاکانی تاران هاتوونەتە سەر شەقام و ئایانەوێت بەدانی دروشم بەرەو مەیانی ئازادی بچن و زۆرێک لە خەڵکان داواکەن لە خەڵک کە پێیان پێوەستن بۆی کە جەمعیەتێکی زیاتر ئەمان ڕوبەڕووی هێزە ئەمنیەتەکانی ڕژیم بوونەتەوە. پەیامێکمان بۆ هاتووە کە تەنانەت لە ئەوەی کە معروفن بە فاتی کۆماندۆها بە هێزەکانی یەکانی ویژەی ژنیشیانە هێناوە هەموو ئیمکاناتی گازی ئەشکاوەر و تفەنگهای ساچمەی ئەوانەیان بەدەستەوەیە و لە بازە شوێنێکیشا بەکاریان هێناوە بۆی خەڵک پڕتەوازە بکەن و نەتوانن بەرەو میدانی ئازادی بشن کە گەرەکیانە تەرجەموعە ئەسڵیەکە لەوێ ببێت. بەردەوامبوونی بێسەر و شوێنی یەکێک لە دەزیرکراوەکانی شاری مەریوان بە ناوی سیروانی کەرداری و مۆبین پاتینی کە دوای گیرانیان لە 29 ئابان تا ئێستاش لیان بێخەبەرن و معلوم نییە لەکوێ دەست بەسەر کراون. هەروەها زانیاری عەزیزیش کارگەردانی سینەما و هەڵسوڕای مەدەنی لە ماڵی خۆی لە شارێکی سەنعەتی سنە دەست بەسەر کراوە و تا ئێستاش لە چارەنووسی و عەزیزەش هیچ هەواڵێک نییە. ئەڵێ پیادەڕەویەکانی مەیانی ئینقلاب زۆر خەڵکی لێ و تەنانەت ناشتوانن بەڕێگەیان بڕۆن ئەوەندە قەرەباڵەخە ئەیانەوێت بەرەو دانشگای تاران و قسمەتێکی ژیانەوێت بەرەو دانشگای سەنعەتی شەریف بڕۆن. پەیامەکاتوان فێتی لە جەنەتاباد ئەمانەوێت بەرەو ئازادی بڕۆین ماشینمان پێ و ئەمانەوێت بەرەو ئازادی بڕۆین. ئەم شەو کۆماری ئیسلامی هەراسانە کۆماری ئیسلامی لەم شەوی تاران نەترسێ عەزممان جەزم کردووە خیابان بەجێ نەهێڵین. لە جۆردانەوە 20 نەفەرین هەمومانەمانەوێت بە تەرەفی ئازادی بشینەمە لە کەناڵە جۆراجۆرەکان لە تارانەوە ڤیدۆوە هاتووەڵێ ماشینێکی ئێجگار زۆر حرەکەتەکەن بەرەو مەیدانی ئازادی. ئەم شەو گوایە تعدادێک ئەیانەوێت کە دەوری مەیانی ئازادی شلوغکەن و جەماوەرێکی زۆر بڕێژێنە مەیدانی ئازادیەوە و لەوەیەوە درێژە بە ئێعترازات و ناڕەبایەتی بدەن. ڕێخەری ئەم حرەکەتە ئێعترازیە دیارە تا ئێستا زۆر نەهات و کمیتەهای مەحەلاتی جۆراوجۆر بە شێوەی نهێنی بووە، بەڵام ئەمڕۆ بە شێوەی ئاشکرا تەشەکولاتی جۆراوجۆری خوێندکاری لە ئاستی زانکۆکاندا بوو. زانکۆکان ئەمڕۆ هەم پێشەنگی ئەم فەراخانی 14 و 15 و 16 ئازەر بوون، هەم تا ئێستاش درێژە پێدەر و تەداومی ئەم ئێعترازاتە لە ئەمڕۆشە لەلایەن ئەوانەوە بەڕێوە چووە. لەمەی کە ئەمڕۆ بڕیار دراوە بەرەو مەیدانی ئازادیش بڕۆن، خوێندکاران لە ئێران نەخشی بەرچاویان هەیە. ئیلامیش پەیامێک هاتووە ببورم پەیامێک هاتووەڵێ لە بانای ئینتەرنێت قەتعا ئەڵێ ئینتەرنێت قەتعاوە وێنە ئەواڵ زۆر بە زەحمەت دێت بە تایبەت ئینتەرنێتی هەمڕاهەکان ئەوانەی کە لەناو مۆبایلەکانیانە هەیە ناتوانن لە حینی شوێن و لە کاتی ئاعترازەکانە یا لەسەر شەقام ئینتەرنێت و پەیام و ڤیدۆمان بۆ بنێرن، بەڵام ئەڵێ ئەو من هاتووەتەوە ماڵەوە بڕێک ڤیدۆ هەواڵەیە بۆتانی بەڕێیەکەم لە شاری ئیلامیش نسبەتی باوجودی هەموو هەڕەشە و کوڕەشەکانی کۆماری ئیسلامی ئەمڕۆ 16 ئازەر ئیلامی قارەمان درێژەی بە مبارزەدا و لە ئێعتسابی سەراسەری بەشدار بوو. گوێ ئاماژەیە بڵێن کە ئەم ئێعترازە جگە لەوەی کە لەلایەن ڕێکخراوە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بە هەموو گەلایشاتی جۆراوجۆر و پێشوازی لەکرا لەلایەن تەشەکولاتی کاریگەری، تەشەکولاتی ژنان، نهاتهای مرۆڤ دۆست لە ناو خۆی وڵاتیشەوە پێشوازی لێکرا. ئێمە فعلەن ئەم بەرنامە کۆتایی پێێنین
بەشی فارسی هاوڕێیانمان لە بەشی فارسی یانەوێ بێن و بە زمانی فارسی درێژە بە ڕۆماڵی هەواڵ و ئەترازەتەکانی ئێران و کوردستان بدەن، بینەرمان بن و بمێنن. ئێمە ئەمڕۆ بەرنامەکانمان تەرخان کراوە بە ناڕزایەتیەکانی ئەمڕۆ. تا دیدارێکی تر بە کامرانتان سپێرین. خیابان خروشاوا هستا و زندو، خیابان خروشاوا هستا و زندو، صدم دستولاش پیکر و رمزی هستم لجی کویلتی، خیابان سنگر خیابان سنگان، شری خیت فنگو سری پر لعندش، شری خیت فنگو سری پر لعندش، بازار شکومش و دیلم، بازار شکومش و دیلم، خیابان چه سخت و چه بردین دل رو، خیابان چه سخت و چه بردین دل